زۆر بەڕێز کاک بێسم فایق ڕایشکاری سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان کاک بێسم سڵاو لێبێ بەخێر بێی سەرچاو زۆر بەخێر بێی سپاس بۆ بەشداریکردنت زۆر بەخێر بێی سەرچاو کاک بێسون بە لەوە دەست پێ بکەین ڕاستپاردنی عەلی زەیدی بەڵێ جۆرێک لە سوپرایزی تێدا بوو ینی جۆرێک لە مفاجئی تێدا بوو بۆ شەخامی عراقی بەگشتی سڵاو ڕێزمان بۆ جەنابێت و هەموو بینەرە بە ڕێزانەی کە ئێستا سەیری ئەم شاشە جوان و ڕەنگینە ئەکەن هەڵبژاردن یان ئیختیارکردنی کەسێک بۆ ڕاستپاردنی حکوومەتی داهاتووی عێراق کە ئەمە لە چوارچێوەی ئەو دابەشکاریە عورفیە متتەبعی کە لە عێراقدا لە دوای 2023 و پەیڕەو ئەکرێ بەرکەوتەی برا بە ڕێزە شیعەکانمان بۆ لە ڕاستیە بۆیە ئەکرێ وەکو حەقێکی عورفی و حەقێکی مەشروعی خۆیان وەکو پێکهاتەی براوەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە بڕوانینە ئەوەی کە ئەوان حەقی ئەویان هەیەکی اختیارەکەن لە ڕاستیە وەکو سوپرایز بە درێژایی دووسێ دەورەی ئینتیخابی و دووسێ کابینەی پێشوو لە ڕاستیە جۆرێک لە سوپرایز لە دیاریکردنی کاندیدەکانی پێکێنانی حکوومەتی عێراقیە هەبووە یەک لە دەرەوەی پێکهاتە پەرلەمانیەکە واتە کەسێک هێنراوە کە فراکسیۆنی نەبووە یان هێزێکی پەرلەمانی لە پشتێوە نەبوو و خاوەنی کوتلەیەکی پەرلەمانی نەبووە هەندێک جار کەسێک هێنراوە لە دەرەوەی چوارچێوەی وەجهە دیارەکانی ناو پێکهاتەی شیعە ئەوانەی کە ئێستا کارکتەری دیاری ئاراستەکردنی سیاسەتی نێوماڵی شیعین لە عێراقا لەم بارەیەوە ڕەنگە جۆرێک لە سوپرایزی تیاابێ بەڵام بەنسبەت ئێمەوە وەکو کوردیان وەکو لایەنەکانی ناو چوارچێوەی کوردیش لە ڕاستیە ئەبێ ئەو حەقە بە براشیعەکان بین کە چۆن ئێمە حەقی دیاریکردنی کاندیدی پۆستی سەر و کۆمارمان هەبوو وەکو لایەنێکی کوردی براوی هەڵبژاردنەکان ئەبێ ئەوانیش خۆیان حەقی دیاریکردنی کاندیدێکیان هەبێ کاندیدەکە جیلە تازەکە ئەبێ جیلی کۆنی ناو ئیتار و چوارچێوە شیعەکە ئەبێ هەر کەسێکە بێ لە ڕاستیە ئەمە حەقێکی مەشروعی ئیتاری تەنسیقیان پێکهاتەی شیعەن لە عێراقا کە بە ژماری کورسیش لە ڕاستیە ئەکرێ بڵین ئەوان براوی یەکە من لە ڕووی ژماری کورسەکانەوە زۆرینن لە ڕاستیە بۆیە ئێمە تەعامل لەگەڵەوەکەین کە خوشک و براشیعەکان دیارەکەن چوارچێوەی هەماهەنگی دیارەکە ئیتر و کەسار کەسێکە عورفەکە وا بووە ینی باشە واز ناکەی سەرەتایەکی خێریش بێ بۆ عێراقیەکان بەپێی لێدوانەکان دۆناڵد ترامپ دەڵێ من لەم کابرایە زۆر ڕازیم پیاوێکی باشەوەڵە قسەم لەگەڵیدا کردووە ئێخۆشی هەڵبژێرداوی چوارچێوەی هەمانگی و دڵخوازی زۆرێک لە لایەنەکانە ئەمە ینی ئاماژەیەکی خێر بێ بۆ ئایندی عێراق ئیشەڵا ئاماژەیەکی خێرە بێ کاکە ڕانکۆ بەڵام ینی زووە ئێستا ئێمە تەقیمی ئەدای شەخصی بەڕێسەرۆکی ڕاستپێردراوی وەزیران و ئەدای کابینە 4 ساڵێکەشی لە ئێسەوە تەقیم بکەین کە جارێ بەرچاومان ڕوون نییە لە ڕاستیە جەناب تەزانی تەشکیلکردنی حکوومەت لە عێراقا یەکێکە لە هەر ئاڵۆسترین تەشکیلاتە حکوومیەکانی منزومە سیاسیەکانی دنیا حکوومەتی عێراق کەمترین معارەزەی تایە و بەشی زۆری لایەنە سیاسیەکان ئەچنە ناو حکوومەتەوە کە ئەچنە ناو حکوومەتەوە ئەم حکوومەتە بەرمەبنای دابەشکاریەکی ئاینی مەزهەبی لە ناو ئاینەکەیە ئەنجا نەتەوەیی لە ناو نەتەوەکانیشە لە ناو مەزهەبەکانە و لە ناو ئاینەکانە چەندین گروپی جۆرا و جۆر لە دوای ساڵی 2023 جەنابەت ئەگەر بینەرە بەڕێزەکان لە یادیان بێ ئەو کات سیراعەکە یان دابەشکاریەکە ململانیەکە کێبڕکێکە لە نێوان دووسێ پێکاتی سەرکیا بوو کوردمان هەبوو لەلایەکەوە عەرەب و لە ناو عەرەبەکانیشە شیعە و سونەمان هەبوو ئێستا ورد بووەتەوە 10 جۆر پێکاتی جۆرا و جۆرمان هەیە لە ناو کووردا 5-6 گروپی جۆرا و جۆر هەیە لە ناو شیعەکانە 8-9یەکەن لە ناو سونەکانە 6-7یەکەن ئەم وردبوونەوە و شۆڕبوونەوە و لق و پۆ بلێبوونەوەی گروپەکان لە ڕاستیە ئەرکی دروستکردنی حکوومەتی قورس کردووە و ئەرکی سەرشانی کەسی ڕاستپێردراوی بۆ تەشکیلکردنی حکوومەتیش قورس کردووە لێشمان تێک نەچێ حکوومەتێک لەم هەموو گروپە جۆرا و جۆرە دروست بکرێ دواتر ئەرکی ڕاپەڕاندنی کارە خزمەت گوزاریەکانی حکوومەتیش بۆ خۆی ئەخاتە چوارچێوەیەکی بەرتەسک و هەندێک جار کێشەشی بۆ دروست ئەکا بۆیە تەقیمکردنی لە ئێساوە قورسە من بڵێم چی بەڵام ئەوە هەیە ئەم کوڕە لە ڕاستیە سەر بە جیلێکی تازە و گەنجتر و سیاسەتی سەردەمانەی شیعەکانە لە ڕاستیە جیاواز لە جیلە کۆنەکەی سیاسەتکردن و ئەوانەی کە بە چوزانم جیلە کۆنەکەی سیاسەتکردندا ئەندران ئەمە یەک دوو ئەوەی کە خۆی ئێڵێڵێ من ڕوئای تازەم هەیە و ئەمەوێ بەنسبەت هەرێمی کوردستان و ئێمەی کوردیشەوە لە ڕاستیە ئەو بەشەی باس بکەین ئەم ئیدعای ئەوە ئەکا کە پرۆژەیەکی هەیە ئەوێ ئەو قەیرانانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا
کابینەکانی حکوومەتی عراق لە چەند دەورەی ڕابردووە هەبووە من ئەمە ئەوانە تێپەڕێنم وە ڕوئایەکی دەستوریانە عەرزەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ڕاستیە ئەمە تێڕوانینی ئەوە بۆیە ئەکرێ یعنی ئینسان چاوەڕێ بکە بزانین چی ئەبێ دوایش دێمە سەرەوەی کە ئێمە وەکو یەکێتی یان خودی کاک باڤڵ ڕوئای چۆنە یان پرۆژەی چییە و ئەکرێ باسی بەر لە یەکێتی نیشتیمانی کوردستان حەزەکەم بزانم ینی کورد چۆن بەشداری بکە لەم حکوومەتە کورد وا دەردەکەوێت سامولایەنەکان دەڵێن ئێمە بەشداری دەکەین لە حکوومەتەکە بەداخەوە ئێمە بۆ مەسلەی سەر و کۆمار کاگڕانکۆ دابەش بووین و بەڕێ سەر و کۆمارکە لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ینی بەبێ بەشداریکردنی پارتی دیموکراتی کوردستان کە هێزێکی کاریگەرە لە ساحەی سیاسی عێراق و هەرێمی کوردستانە چوە ئەو کێبڕکەیەوە ینی خۆزگە پارتیش لەم پرۆسەیە بووایە و پارتیش بەشداری هەڵبژاردن و دەنگدانی بە کاندیدەکەی ئێمە بکردایە من تەمە ناکەم لە مەسلەی چۆن لە مەسلەی سەر و کۆمارە بەداخەوە ئێمە پەرتەوازە بووین ئەم جارە پەرتەوازە نەبین و بۆ بەشداریکردن لە کابینەی تازە لەسەر دەستی بەڕێز عەلی زەیدی ڕاستپێردراوی تشکیلی حکوومەت لانی کەم ئێمە بە هاوبەشی بچینە کابینەکەەوە بە یەک پرۆژەی هاوبەشی کارەوە بچینە حکوومەتەکەەوە جەناب تەزانی تشکیلکردنی حکوومەت دوو پایەی ئەساسی هەیە بەڕێز کاندیدی ڕاستپێردراو بۆ تشکیلکردنی حکوومەت بەرمەبنای دوو پایە هەوڵی تشکیلکردنی حکوومەتەدا پایەیەکی بریتە لە دیاریکردنی شخصەکان کاکە ڕانکۆ بۆ فڵان وەزیر و کاکەیەکی تر بۆ فڵان وەزارەت مەسەلەن ئەمە دیاریکردنی شخصە لە ناو پێکاتە و گروپە جۆراوجۆرەکانی حکوومەت دەوڵەتی عێراقا نەتەوەکان مەزهەبەکان لە ناو مەزهەبەکانیشا گروپەکان ئەمە بەشێکێتی واتە کارکتەر دابشکردنی پۆستەکان بەسەر گروپ و لایەنەکانە بەشی دووەم و ئەساسی کارنامەی ئەم حکوومەتەیە کارنامە و ڕوئیای ئەم حکوومەتەیە بۆ 4 ساڵی داهاتووی کارکردنی لە هەموو سێکتەرە جۆراوجۆرەکانە هەموو ئەو لایەن و گروپانەی نەتەوە و ئاینە جۆراوجۆرەکان کە لە عێراقا بەشداری ئەم کابینەیە ئەکەن ئەبێ دەستیان هەبێ لە نەخشکردن لە نووسینەوەی ئەو پەیڕە و پرۆگرامی کە بۆ ئەبێتە کارنامەی حکوومەتەکە بۆیە من تەمەنا ئەکەم ئێمە وەکو کورد بە یەک گروپ بە یەک ڕوئیا و بە یەک کارنامەوە بچینە ناو ئەم حکوومەتە و یەک پاکێجمان هەبێ لە کارنامەی داهاتووی حکوومەتی عێراقا بیچەسپێنین کە ئەبێتە کارنامە وزاریەکە جەناب تەزانی و دواتر پەرلەمان و پەرلەمانتاران تەزدیقیەکەن و لەسەر ئەمە حکوومەت ئەجەنداکانی خۆی تەطبیقەکە یعنی من تەمەنا ئەکەم وابێ تەمەنا ئەکەم وابێ خۆ ئەگەر واژ نەبێ ناچارین وەکو مۆزوعی سەر و کۆمار هەرێکە و خۆی بە ڕوئیای خۆی و بە پاکێژی خۆیەوە لاوازی ئەکات چۆن لاوازی ناکە ئێمە سەر و کۆمارەکەمان چەند دەنگی هێنا پارتی و هاوپەیمانەکانی تری پارتیژ مەسەرەن لەگەڵمان بوونایە خۆ ژمارەی دەنگەکانی سەر و کۆمارە کوردەکە بەرز ئەبوو پێش ئەوەی سەر و کۆمارەکە وەکو یەکێتی پێناسەی بکەم ئەڵێم سەر و کۆمارە کوردەکە ئەم سەر و کۆمارە کوردە دەنگەکانی زیادەکە ئەو کاتە ئەمە ینی بۆ سەنگ و بۆ مەکانەت و بۆ پێگەی ئێسە و تاریخی کورد گرنگ ئەبوو بەداخەوە ئەمە پەرتەوازەیە بۆیە بۆ بەشداریکردن لە حکوومەت بۆ بەشداریکردن لە نووسینەوەی کارنامەی حکوومەتی داهاتوو بۆ دەستکەوتنی پۆستە جۆرا و جۆرە و زاریەکان ئەوانەی پشکی کوردن لە ڕاستی ئاگە بە یەک تیم و بە یەک گروپ بڕۆین بێگومان هەم کورد قازانجەکە خەڵکی کورد قازانجەکە کیانە سیاسیە دەستوریەکە هەرێمی کوردستانیش قازانجەکە بەڵام ئەگەر نەشڕۆین یعنی ئیتر خۆ چوزانم چۆن سەر و کۆمار تێپەڕی و هیچ کێشەیەکشی بۆ دروست نەبوو دەنگێکی زۆر زۆریشی هێنا بێگومان لە تەشکیلی حکوومەتیشا ئەڕوا ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە وەکو یەکێتی و ئەوەی پەیوەندی بە ڕوئیای کاک باڤڵیشەوە هەیە لە هاتنەکەی بە ڕێزەیدیشا بۆ سلێمانی و لە دیدارەکانی تریشا کەواتە باوکەم بە پرسیار یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیای چییە و سەرۆک یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیای چییە بۆ حکوومەتی ئایندەی عێراق و بۆ کاندیدی ڕاستپێدرای سەرۆکوەتی ئێمە هەرێمی کوردستان مەبەستم خەڵکی کوردستان فەرمانبەرانی هەرێمی کوردستان خاکی هەرێمی کوردستان ئەوەی کە پێی ئەوترێ ناوچەدا بڕێنراوەکانمان کەیسە جۆرا و جۆرەکانی تایبەت بە هەرێمی کوردستان کەیسی پێشمەرگەیە کەیسی نەوتە کەیسی سنوورە کەیسی خاڵە گومرکیەکانە کەیسی جۆرا و جۆرمان هەیە ئەمانە لە ڕاستیە کۆمەڵێک بابەتن بە درێژایی 4-5 دەورەی کابینە وزاریەکانی ئەتوانم بۆ یەڵم 4-5 دەورە تقریبا لە دوای 2010 نەمانی جەنابی مام جەلالەوە لە بەغا ئەم بابەتانە زیاتر زەق بوونەوە ئەمانە کێشەن لە بینی هەرێمی کوردستان و لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا و بەردەوام چارەسەر نەکراون بەردەوام بە چارەسەر نەکراوی ماونەتەوە بۆیە ئەم جارە کاک باڤڵ قۆڵی لێ هەڵماڵیوە بە ڕوئایەکی جیاوازتر بە پرۆژەی جیاوازترەوە لە دەورەکانی پێشوو ئاچێتە مەسەلەی تەشکیلکردنی حکوومەتی عێراقەوە چۆن چووە مەسەلەی کێبڕکەی بەدەستێنانی پۆستی سەر و کۆماری عێراقەوە و سەرکەوتووانە بە دەنگێکی زۆر و جیاواز پۆستەکەمان مسۆگەر کرد بۆ کورد ئەم جارە بە پرۆژەیەکی
جیاوازتر و تۆکمەتر و پارێزراوترەوە ئەچێتە مفەوەزاتی تەشکیلکردنی حکوومەتەوە لە ڕاستیەوە هەنگاوی یەکەمی ئەو مفەوەزاتە و ئەو چوونە مفەوەزاتەش لە ڕاستیا یعنی تەزبیتکردنی ئەو داواکاریانەی خەڵکی کوردستان و کیانی هەرێمی کوردستانە لەم حکوومەتەیە. وەزارەت و پۆست ناکەن شەڕی وەزارەت ئەکرێ تۆ ئەگە کارنامەیەکی سیاسیت هەبێ ڕوئیایەکی سیاسیت هەبێ ئەگەر وەزارەتت نەبێ لە کابینەکە ناتوانانی تحقیقی بکەیت بەڵێ ئەو ڕوئیا سیاسی کە یەکێتی و کاکباڤڵ هەیەتی پێویستی بە چەند وەزارەتێکی گرنگی سیادی هەیە بۆی من ئەم پرۆژەیە تحقیق بکەم یخۆ من ئەگە وەزارەتم نەبێت لە ئەنجومەنی وەزیرانە شەڕی چی بکەم ئەگە کوتلەی پەرلەمانیم لە پەرلەمانە نەبێت چۆن شەڕ بکەم لە ڕاستیە بۆیە بۆ تحقیقکردنی ڕوئیا خزمەتگوزاریەکە پێویستە بە بەڵێ زۆرترین حەقیبەی یان پشکی وزاری لە ناو ئەنجومەنی وەزیرانە هەیە هەنگاوی یەکەم شەڕکردنە لەسەر تەزبیتکردنی ئەم خاڵنامە و کارنامانەی کە ئێمە هەمانە لە ناو کارنامەی حکوومەتەکەی بۆ پلانی 4 ساڵی بەڕێوەبردننی ستافەکە و کابینەکە و بەڕێز سەرۆکی مکەلەف ڕاستپێردرا و بەشی دووەمیشی بەڵێ شەڕکردنە بۆ بەدەستێنانی زۆرترین و سیادیترین و باشترین پۆستە وزاریە گرنگەکان وزاری یان هاوتای وزارەت یان لە خوار وەزارەتەکانیشەوە بۆی ئێمە شەڕی مافەکانی خەڵکی کوردستان بکەین. یعنی کورسیەکانتان بۆ مافی خەڵکی کوردستان دەوێت ئاوەکوتم ئێمە پرۆژەیەک هەیە بەو پرۆژەیە چینە مفەوەزاتی تەشکیلکردنی حکوومەتەوە و من تەوەقوعی خۆم وایە ئەم جارە یعنی یەکێتی قوتێکی جیاوازتری هەیە لە جارەکانی پێشوو لە عێراقا لە ناو منزومەی سیاسی تازەی عێراقا و پێم وایە ئەم جارە ئێمە ئەتوانین جیاوازتر لە دەورەی پێشووی حکوومەتی عێراقیان حکوومەتەکانی عێراق کابینە وزارەکانی عێراق ئەم جارە باشتر پلانمان هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی بە تایبەت لە مەسلەی موچە و بژێوی و ژیانی خەڵکی کوردستانە ئەوەی کە من تێبینی ئەەکەم و بینیومە لە هێزەکەی یەکێتیەوە ئەوەشی ئەبینم لە ئەو ڕوئایی کە ئێستا لە ناو عێراقیەکان ئەم جیلە تازەیی سیاستکردنی عێراقیەکانە هەیە و ئەو ڕێکەوتن و نزیکایەتی لە بینی یەکێتی و گروپ و هێزە جۆراوجۆرەکانی عێراق و شخصی کاکباڤڵ و کارکتەرە سیاسەکانیش لە عێراقا هەیە لەوە سەرچاوی گرتووە ئەم جارە یەکێتی هێزێکی جیاوازتر و بەقوترە لە عێراق و کاکباڤڵیش بە شخصی عێلاقێکی فراوان و وردی لەگەڵ سیاسیەکانی ناو پێکاتە جۆراوجۆرەکانی عێراقا هەیە یەکێتیش بۆ خۆی عێلاقێکی فراوانی لەگەڵ گروپ و هێزە سیاسیەکانی ناو عێراقا هەیە بەکارهێنان و ئیسیفادەکردن لەم عێلاقانە من وا ئەزانم لە تەشکیلکردنی حکوومەتە ئێمە ئیسیفادەی باشەکەین لە چەسپاندنی داواکاریەکانمان لە کارنامەکەی حکوومەتە و واشەزانم ئەتوانین شەڕ لەسەر تێپەڕاندنی ئەو قەیرانانەی ئێستا بکەین کە لەم کابینەیە یان لەم چەند ساڵی ڕابردووە بەروکی خەڵکی کوردستانی گرتە بوو جەناب تەزانی تا مانگێک موچەیەک ئەهات مثل هەم حکوومەتی عێراق کەم تەرخەم ئەبوو هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕاستیە دەسوبرد نەبوو و ئەگەر ئێمە قسە لەسەر خەتابارکردن بکەین لە ڕاستیە حکوومەتی عێراق خەتاباری یەکەم بوو بەڵام هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانیش پشکێکی زۆری کەم تەرخەمی بەر ئەکەوت لە ئیدارەدانی ئەو عێلاقەیەیە کە ئیدارەیەکی خراپی عێلاقە پەیوەندی لەگەڵ عێراق ئەدرا وەرە نەتیجەش خەڵکی کوردستان زەرمەندە بوو کاکە ڕانکۆ جەناب تەزانی یانی دوو مانگ موچەی ساڵی پارمان فەوتاوە ئێمە ئێستش ئەوە تا مەسەلەن هەموو مانگێک ڕێکار حکوومەتی عێراق خەتابار بوو لەبەر ئەوەی مرکزە ناوەندە دەوڵەتە فیدراڵێ گەورەکەیە سەرچاوی داهات لای ئەوە سەرچاوی داهاتەکانی ئێمەش بەشی زۆری گەڕێتەوە بۆ لای ئەو و ئەبێ ئەو باشتر ئیداری بدایە خەتابار بەشی زۆرەکەی ئەکەوێتەوە بۆ ئەو بەم سەبەبە بەڵام ئێمەش خەتابار بووین هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کابینە وزارەکەی ئێمەش لە ڕاستیا لێرە خەتابار بوو. ئێستا لە سەراسی ناوخۆ پەیوەندیەکانی کێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وا دەردەکرد لە شکڵامەکەدا ئەوەی خەڵک دەبینێ پەیوەندیەکان باش نییە. ئایا هەر لە ڕاستیشدا وە پەیوەندی یەکێتی پارتی باش نییە؟ ناتوانم بڵێم باشەیان خراپە بەڵام ساردە پەیوەندیەکی سارد لە نێوان یەکێتی و پارتیا هەیەوە ساردی پەیوەندیەکان و هەندێک تەسەڕوفی نانیشتیمانیانەی پارتی دیموکراتی کوردستان لە ڕاستیە سەبەبی هەم ساردبوونەوەی پەیوەندیەکانن و هەم پەکخستن و گرفت دروستکردنن بۆ تەشکیلی کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە نزیکە بینەوە لە ساڵێک و 6-7 مانگ تێپەڕبوون بەسەر ئینتیخاباتی پەرلەمانی کوردستانە ئێمە نەمانتوانیوە پەرلەمانەکە تەشکیل بکەین
پەرلەمانتارەکانمان سوێنیان خواردووە بەڵام پەرلەمانەکە تەشکیل نەبووە تەشکیل نەبوونی پەرلەمان مەبەستم هەڵبژاردن و دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی و لیژنە مختصەکانی پەرلەمانە کە ڕۆژانە ئەدای کاری وەزیفی و تەشریعی خۆیان بکەن دواتریش ئێمە حکوومەتمان تەشکیل نەکردووە لە ڕاستیە ئەمە خراپە بۆ سومعی دیموکراسی و خاڵێکی خراپ و ڕەش ئەخاتە سەر هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردن لە کوردستانیشە ئێمە پەیوەندیەکانمان ئێستا لە قۆناغێکی ساردی پەیوەندیەکانایە و لە قۆناغێکە گەرمی بکەنەوە ئەم ساردیە بۆ ئەکرێ گەرم بکرێتەوە هەر پێویستیشە گەرم بکرێتەوە لە ڕاستیە چکە حلێکی تر نییە ینی هەرچی بکەین ئینتخابات بکرێتەوە نەکرێتەوە نەتیجەکە ینی کاک باوڵیش لەگەڵ دروستکردنی حکوومەتێکی خزمەتگوزاری بێجیاوازی نێوان ناوچەکانە حکوومەتێکە هەمومان شەریک بینتیایە مادام حکوومەتەکە چۆن باسی عراقمان کرد کاکە ڕانکۆ عراق هێز و لایەن و گروپی جۆرا و جۆری تایە تشکیلی حکوومەتەکە ینی پێکاتەیەکی نموزەجێکی جیاوازە لە نموزەجە زۆر و زەوەندەکانی سیاستکردن و حکومڕانیا لە دنیاە هەرێمی کوردستانیش تایبەتمەندیەکی خۆی هەیە کە دوو هێزی سیاسی بەیەکەوە ئەتوانن حکوومەت تشکیل بکەن خۆ یەکێتی نیشتیمانی بەتەنیا ناتوانێت حکوومەت دروست بکە خۆ پارتی دیموکراتی کوردستانیش ناتوانێت حکوومەت دروست بکە ئێستا ئێمە دوو هێزی سیاسین طبعاً ئێمە تەحالوفمان لەگەڵ هێزی تر هەیە ڕەنگە پارتی مەسەن نزیکاتی لەگەڵ پەرلەمانتار و هێزی تر هەبێ باشە بەیەکەوە یان لەگەڵ تەحالوفەکانمان ئیلا بەو تەریقەیە توانین حکوومەتەکە تشکیل بکەین بەمە نەبێ هەر ئەبێ ئاوا بەم بێ حکوومەتیە کە حکوومەتەکەمان بەداخەوە کاربێڕێکەرە و بڕیار و هەنگاوە ڕۆژانەیەکانی حکوومەتیش تێبینی ئەکەوێتە سەر قسەی ئەکەوێتە سەر لە ڕاستیە بۆیە باشترین هەنگاو ئەوەیە کە نزیک بینەوە لە حکوومەت دروست بکەین ئەو قسەیە چییە دەکەوێتە سەر بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دوو ڕۆژە لە بەشێک لە میدیاکانم باس لەوە دەکا کە یان چاکسازی و سازان یان کۆتایی مەبەستان لەوە چییە؟ نازانم میدیات ئەدای وەزیفی کاری میدیای خۆی ئەکە ئەویان بابەتێکی ترە بەڵام حکوومەت کاربەڕێکەرە ئێمە حکوومەتێکمان هەیە ماوە دەستوریەکەی ماوە قانونیەکەی تێپەڕیوە عقدێکت لەگەڵ خەڵک و دەنگدەر هەیە حکوومەتێک بۆ 4 ساڵ بۆ 5 ساڵ بەپی ئەو مدە زەمەنیەی کە قانون و دەستور تهدیدی کردو ئەتوانێت ئەو فترە زەمەنی ئیشی خۆی بکە پەرلەمانێک تێ هەڵبژاردوو بۆ فترەیەکی زەمەنی لەمە زیاتر تۆ داخڵی فراقی قانونی ئەبی ئەو عقدە ئەشکێنی کە لەگەڵ دەنگدەرەکان و لەگەڵ خەڵکە هات بووە ئێمە ئەم حکوومەتە لە ڕاستیە حکوومەتێکی بێڕقابەیە حکوومەتێکە مؤسسەیەکی تەشریعی لە پشتی نییە مؤسسەیەکی تەشریعی ڕقابەی ناکە ناتوانێت قانون تەشریعکە بێگومان ئەو کاتە دەسەڵاتەکانی محدودن خۆ لە عێراق وایە لە هەموو دنیا وایە ناتوانێت هەندێک عقد و گرێبەست و مەسائیلی کۆنتاکتکردن بکە ناتوانێت ئەمە مخالفەیە نابێ بیکە یانە بێ حکوومەتەکە بە زوویی تشکیل بکرێ حکوومەتە تازەکە یان ئەم حکوومەتە دەسەڵاتەکانی لەو چوارچێوە بەرتەسکە بمێنێتەوە کە قانون لە هەرێمی کوردستان و قەرارەتی محکەمەی ئیتیحادیش خۆتەزانی یعنی بۆ حکوومەتی عێراق محکەمەی ئیتیحادی 2 ساڵی پێش ئێستا قەرارێکی دەرکرد دەسەڵاتەکانی حکوومەتی مەرکەزی لە بەغا حەصر کرد لە هەندێک مەسائیلە فقط خۆ لە دنیا ژوایە ئێستا حکوومەتەکەی بەڕێز سوودانیش وایە ناتوانێت هەنێ شتکە کاربەڕێکەرە ئەم حکوومەتی ئێمەش کاربەڕێکەرە بۆی ئێمە دەرباز بین لەمە و ئەگەر هەر بیشیکە نەتیجەکەی وەکو وەڵێم کاکە ڕانکو خراپە نابێ ئەمانە قابلی ئەوەن تەعنی لێ بدرێ قابلی ئەوەن مەسەلەن ڕۆژێ لە ڕۆژان ینی چوزانم بکەوێتە بەر ڕەخنەی قانونی و قەزایی بەڵام بەگشتی هەنگاوی دروست ئەوەیە حکوومەتەکە بە زوویی تشکیل بکرێ لەبری ئەوەی ئێمە باز لەوە بکەین ئەمە دەستوری یان دەستوری نیە ئەمەیان مخالفەیە یان مخالفە نیە چۆن مواجهەی یان ڕوبەڕووی قەرارێکی ناقانونی ببینەوە باشترە بۆ پەنانە بینەبەر دروستکردنی حکوومەت لە ڕاستیە عێراق بۆ هەموو سیراعی کە من بۆ خۆم پێم وا بوو تشکیلکردنی حکوومەتی عێراق ڕەنگە 1-2 ساڵ بخەیانێ ئەوەندە ئاڵۆزی و گرێکوێرەی نەکراوە لە نێوان پێکاتە و گروپە جۆراوجۆرەکانی عێراقا هەبوو ئێدەی سەی فەرموو بە زوویی یعنی لە عێراقا سەرۆکۆمار تشکیل کرا بە زوویی ئەوە تا کەسێک ڕاست پێدرا بۆ تشکیلکردنی حکوومەت و بە پەلە ئەڵێ من لە ماوەی هەفتەیەکە واڵێنە سەمیدیا عێراقیەکان لە ماوەی هەفتەیەکە من حکوومەتەکە تەشکیلەکەم کارنامەکەم و وەزیرەکانمە بەمە بەردەم پەرلەمان و متمانی پەرلەمانێن بۆ دەسێنم ئێمە بۆ ناتوانین لە ڕاستیەکانی ئەوان زۆرتریانەوانی ئێمە لە بینی خۆمانەکە دەڵێم ئێمەوەکو کورد سەیری پێکاتەی سیاسی هەرێمی کوردستان و عێراقی فەرقمان زۆرە ئێمە جیاوازی ئاینیمان نییە جیاوازی نەتەوایەتیمان نییە جیاوازی چوزانم گروپی جۆرا و جۆری مەذهبیمان نییە لە عێراقا تۆ چەند گروپی نەتەوەیت هەیە چەند گروپی ئاینیت هەیە لەناو ئاینەکانە چەند گروپی مەذهبی جۆرا و جۆرت هەیە لە ڕاستیە نەک ئەوە لە ناو مەذهبەکانە تۆ چەند گروپی شیعەت هەیە چەند گروپی سونەت هەیە چەند گروپی چیت هەیە ئەمانە هەموو خلافن جیاوازین
ئەمانە هەمووی تێپەڕێنرا. ئێمە زۆر کەمترین خلافاتەکانمان زۆر کەمترە، جیاوازیەکانمان لە نێوان گروپە سیاسی براوەکانە لە هەرێمی کوردستان زۆر کەمترە لە ئەوان بەڵام بەداخەوە ئیتخۆ خۆزگەوانە بووایە. پارتی دموکراتی کوردستان باز لە هەڵبژارنەوەی پەرلەمانی کوردستان دەکا. جارجار ئەمە دێنێتەوە بەرباس دەڵێ ڕەنگە پەنابەرین بۆی کە هەڵبژاردن بکرێتەوە جارێکی تر. چارەسەرە ئەمە یەکێتی بۆ ئێمە وەکو یەکێتی کە قسە لەسەر دووبارەکردنەوەی هەڵبژاردن ئەەکەین والێکە درێتەوە کە ئەترسین لە هەڵبژاردن یان لەگەڵ دووبارەکردنەوە و چەند بارەکردنەوە و لەگەڵ پرۆسی هەڵبژاردننی نەخێر. ئەسڵ بەشی زۆری تیمەکانی ئێمە ئەوی من بیستومەتە ئێستا هەڵنەوەشاونەتەوە تیمە ئینتیخابیە مەحەلیە ناوچەیەکانی ئێمە تیمەکانی ئامادەکاری بۆ هەڵبژاردن بڕابکە من خۆم لە یەک دوو گروپام لە گەرمیان هی ئینتیخابات تا ئێستاش ڕۆژانە هەر خەریکی چالاکینیانی هەر حازرە تیمەکانی یەکێتی هەمووی حازرە بۆ هەڵبژاردن هەر ئێستا دەست پێ بکە ڕەنگە هەر هەندێک مەسارفی بۆ سەرف کە حازر بێ و توانای ئینتیخاباتێکی ترێت هەبێ بەڵام لە ڕاستیە ئینتیخاباتکردن هەندێک مەسئلەی قانونی و ڕێکار و ڕێوشێنی ئیجراعاتی پێویستی دەستوری و قانونی خۆی هەیە ئێمە لە عێراق کۆمیسیۆن لە کوردستان کۆمیسیۆنمان نییە ئەوەی عێراق مودەکەی وا بزانم تەواو بووە پەرلەمانێکت هەیە لە بابەتێکی قانونی زۆر ئاڵۆزین پەرلەمانێکت هەیە پەرلەمانتارەکان سوێنیان خواردو بەڵام دەستەی سەرۆکایەتیت نییە ئالێتی هەڵوەشاندنەوەی پەرلەمانیش یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان تەحەکوم بە هەندێک مەسەلەوەکە چکە دەستورمان نییە ئەویش کۆمەڵی ڕێوشێنی داناوە کێشەی تایە لە ڕووی قانونیەوە کێشە لە بەڕێوەچوونی هەڵبژاردن هەیە و لە ڕووی واقعی و لۆژیکیشەوە چەند هەڵبژاردننی تر بکەین نەتیجەکە کورسیە گیان دوان ڕەنگە فەرقی بێ چی لە مەسەلەکە ئاگۆڕێ ئێمە کورسیەک زیاد دەکەین یان دوان زیاد دەکەین ئەو برادرانی ئەو لە ڕەنگە دانەیەک زیاد بکەن یان کەم بکەن بەپێی هەندێک ئیحسائی ڕەنگە هی ئێمە زیاتریش بکە باش ئەمە هەم دێینەوە هەمان گرێکوێرەی ئێستا کە کەس ناتوانێت حکوومەت تشکیل بکە چکە پێک هاتەکە وایە نەیەکێتی بە تەنیا لەگەڵ هاوپەیمانەکان یەتوانێت حکوومەت دروست بکانە پارتیش دەتوانێت حکوومەت دروست بکە خۆ پارتی محاولەی کرد بیکە کە یەکێتی ئەم زۆرە محاولانە ناکە بەڵام پارتی ماوەیەکی زۆر لە محاولەی ئەوەیە بوو بەبێ یەکێتی حکوومەت تشکیل بکە و بۆشی بچوایەتە سەر ڕەنگە بیکردایە بەڵام بۆی نەچوە سەر و نەیتوانی لە ڕاستیە ئینتیخاباتیش کرێ نەتیجەکە هەمان نەتیجەیە ئێمە لە بری پەنابردن بۆ دووبارەکردنەوەی ئینتیخابات ڕەنگە ڕێگە دروستەکە ئەو بێ بەپەلە حکوومەتەکە دروست بکەین ئەمە ڕێگەیەکی گونجاو بێ هەرچەنە مودەکەشیەوە خۆ هەر خۆی خەریکە نزیکە بینەوە لە نیوەی تەمەنە دیاریکراوەکەی کە بۆ نێوانی دوو ئینتیخابات دیاری کراوە باشە کاک بێستونوەک و پێشتری ژاماژەمان پێکریانی ئەم حکوومەتە کارەکانی خۆی دەکا ئەگەرچی وەک تۆ دەڵێ ناخانونی ئەو کارانی دیکە دەسەڵاتەکانی لەلایە ینی خۆی حکمڕانی هەرێم دەکا لانی کەم لە بەشەکەی خۆی و پەلیژداوێ بۆ ئەم ناوچێ دەسەڵاتەکان نێمو لایە ینی ڕەنگە والێکی بەنەوە بڵێن چ گرفتێکی ئێمە دەسەڵات هەر لای خۆمانەوە خۆمان حکم دەکەین و هەڵبژاردننی دیکە بکەین نەکەین ینی بیانوێک بێ بۆ کات کوشتن بە کوردێک احتیمالە یعنی وەکو احتیمال وەکو تەوقعات بڵێ ئەگەر وەکو حسابکەی ئێستا بەشی زۆری دەسەڵاتەکان لای سەرۆکی حکوومەتە مثلا بەدەرە لە ڕقابەی پەرلەمان و لە بری پەرلەمانیش هەندێک قەرارات دەرەکاناڵم حکمی قانونی هەیە بەڵام لە سەروی دەسەڵاتی خۆیەوەیەتی خۆ مثلا گرنگترین بابەت بوو هەموو حکوومەتێک بوو هەموو چوارچێوەیەکی بەڕێوەبردن و ئیداری لە ڕاستیە کاکە ڕانکۆ مەسلەی یاسای بودجەیە کە ساڵانە ئەم یاسایە پێویستە لە پەرلەمانەوە تەصدیق بکرێ و پەسەند بکرێ و ببێ بە قانون و حکوومەت دەسەڵاتی تەنفیزی سەرۆکی حکوومەت وەزارەتەکان پابند بن بەو چوارچێوە یاسایی بۆ خەرجیەکانی ژێردەستیاندا ئەندرێ ئەزانی ساڵانێکی زۆر هەرێمی کوردستان بەدەر لە یاسایی موازنەی ساڵانە ئیداری خەرجی و داهات و ئەم مەسەلە مالیانە ئەکا کە ئەمە تاوانی ئەمە یعنی چوزانم خەرقێکی زۆر حاڵەتێکی زۆر ناوازەیە لە مەسەلە تەشریعی و لە مەسەلە قانونی و بەڕێوەبردنەکانە لە هەموو دنیاە ئەمە یەکێکە لەو خەلەلانی کە ئێستا هەمانە ڕەنگە سەرۆکی حکوومەت یان مەسەلەن چوزانم قسەیەکە بێ بڵێ با ئەمە بڕوا و بەردەوام بێ من ڕقابی پەرلەمانم لەسەرەوە نە مثلەن موازنەشم هەیە بە کەیفی خۆم چین بوێ سەرفیەکەم یانە بەڵام ئەمە نابێت تێپەڕێ ئەبێ ئێمە پەرلەمان سەر پێ بخەین ساڵانە پەرلەمان موازنە و ئەو قانونە گرنگانەی کە ئیشی پەرلەمانە ئەو بیکانەک مؤسساتی تر لەبەری ئەو قەرار بە و حکوومەتەکەش تازە بکەینەوە و شەرعیەت بە دەسەڵاتی جێبەجێکردن دەین جارێکی تر وەکو وتم بەدەر لە یاسا و ڕێنمایە پێکەرەکان ممارەسەی دەسەڵاتی
فعلی نەکرێت لە کاتێکە حکوومەتەکە خۆی کاربڕێکەکە. ئەگەر پارتی دموکراتی کوردستان بۆ ئەمە ئامادە نەبوو هیچ ڕێگەیەکی ترێ ئاخراپە ئەکەوینە دۆخێکەوە لە ڕاستیە ئەم دۆخە چەقبەستویە بەردەوام ئەبێ کە ئەسڵ وایە بەردەوام نەبێ. باشە پەیوەندیەکانی کێتی نیشتمانی کوردستان لەگەڵ دەوروبەر چۆنە ئەوێ نادەکرێت لە ڕابردوودا پەیوەندیەکانی خراپە و ئەنی هەندێکە وڵا بوون بۆی سلێمانی جۆرێک لەوەی قەتیز بکرێتکوێمە بەس وڵاتانی بەڵێ پەیوەندیکی ئاسایی هەیە ینی پەیوەندیکی ئاسایی نۆرماڵ هەز بە جۆرێک لە هەرێمی کوردستان و لە چوارچێوەی هەز بە جۆرێک لە کرانەوە لە چوارچێوەی هەرێمی کوردستان و لە چوارچێوەی عێراقی فیدراڵە ئیکێتی پەیوەندیەکی باش و تۆکمەی لەگەڵ وڵاتانی دراوسێ و وڵاتە زلهێزەکانی جیهانی شەیە ئەو شەڕە 40-50 ڕۆژیەی کە لە ناوچەکەیە لە ڕاستیە شەڕێکی نەخوازرا و خراپ و ئەوە بوو سیاسەتی حەکیمانەی کاک باوڵ و سیاسەتی ڕاستوڕەوانی یەکێتی هەم سنوورەکە هەم سلێمانی هەم کوردستانیشی پاراست و سوپاس بۆ خواتوانیمان خەڵکی کوردستان توانرا خەڵکی کوردستان و ئەم سنوورانە بە پارێزراوی لەو شەڕە ڕزگاری بێ لە کاتێکا لەم سەرەوە ساروخە ڕۆشت و لەو سەرەوە تیارە بەسەر ئێمە ئەڕۆشت تاکە شوێنی ناوچەکە و جیهانیش بووین کە ئەم لەوی ئەدا و ئەو لەوی ئەدا ئێمە لە بندەسی هەردوو لایە بووین سوپاس بۆ خوا کەمترین زیانمان بەرکەوت و ئەمەش گەڕایەوە بۆ ئەو ئیدارەدانە حەکیمانەی بوو بەڵام بەراورد بۆ جەنگە گەورەیە توانرا ئیدارەی ئەو پەیوەندیانە بدرێ و هەرێمی کوردستان نەبێتە بەشێک لە ململانەکان بەکار نەهێنرێ بۆ ململانەکان و خەڵکەکەی و خاکەکەی و هەرێمەکە و ئیدارەکەی و دامەزراوەکانی دوور بخرێتەوە سپاس بۆخوا دوور خرایەوە. باشە کاک بێسم داپرسیارە هیچ حەڵقەیەکی وەسڵەیە لە بینیە و پارتیا هیچ حەڵقەیەک ماوە پەیوەندی ینی لینکێک بۆی دابنیشن پێکەوە گفتوگۆ بکەن لە حکوومەتەکانی پێشوشدا هەمیشە هەوڵێکی نێودوڵەتیە بوو ینی وڵاتانی ئیقلیمی یا نێودوڵەتی ئەمریکاوانە دۆستەکانمان لە دەرەوە فەڕەنسا تەدەخولیان نەکرد بۆی پێک بین ئێستا هیچ حەڵقەیەک هەیە هیچ بەڵێ حەڵقەی پەیوەندی هەیە و ئەو وڵات و نێوەندگیرانەشی کەم دەورەکانی پێشووتر ڕۆڵی نێوەندگیرانە گەڕا بەڵێ ئێستا شەر ئەو ڕۆڵە ئەگێڕن و پەیوەندیەکە ماوە بەڵام ئەوەی کە ئەوترێ دانیشتنە ڕسمیەکانی تەشکیلکردنی حکوومەت دوو لیژنەی مشتەرەک هەبوو لە مەکتەبی سیاسی یەکێتی و مەکتەبی سیاسی پارتی زنجیرەیەک دانیشتنیان لەسەر داڕشتنەوەی کارنامەی حکوومەت و یەکخستنەوەی ڕوئیاکان و چۆنێتی کارکردنی پێکەوەی زنجیرەیەک دانیشتن کرا ئەوانە وەستا و دانیشتنەکان نەمان ئەگەرنا ئەو پەیوەندی ئەگەر لە ئاستی ناڕسمی شەهابێ هەرماوە. سپاس دەکەم زۆر بەڕست کاک بێسم ڕایشکاری سەرۆکی کێتی نیشتمانی کوردستان سپاس بۆ بەشداریکردن. زۆر سپاس.